دیمەنی بەڕێوەچوونی پرسە و ماتەمینی مامۆستا عەبدولقادر و سروەی هاوژینەتی کە ماوەی 5 ساڵ بوو وەگوانە بێژ لە قوتابخانەیەکی گوندی ماستاوای دەشتی هەولێر وانەیان دەگوتەوە بێ ئاگا لە نزیکبوونەوە لە ساتەوەختی کۆتایی تەمەنیان سەرقاڵی دانانی بناغەی خێزانێکی خنزیلانە بوون تا لە ڕێگەیەوە خۆیان و دوو جگەرگۆشەکەیان بە ئاسوودەی ژیان بەڕێ بکەن. چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە تووشی ڕووداوێکی یادچۆ دەبن و بە سەختی زامدار دەبن. دوای مانەوەی نزیکەی 2 ڕۆژ لە نەخۆشخانە دوجار بەهۆی سەختی برینەکەیانەوە گیان لە دەست دەدەن و تەواوی ئاواتەکانیان بۆ ژێرخاک دەبن. ڕووخاینە بە وەزحی بەڕاستی کارەساتەکی گەورە بوو. بەڕاستی عەبدولقادر توانی بووی لە ناو دڵی هەزاران کەس جێخۆی بکاتەوە، نەک هەر برازایمە بەڵکو برازای ئەو هەموو گەنجە ڕێک و پێک ئەو هەموو پیاوە کەسایەتیە بووە، هەلو من نەبووە، ئەنی لە هەمووی چووە بڕوا بکە لە 20 گوند تازیە هەیە. ئەمە شانازی پێوە دەکەم وەکو خۆم کە برازامە. مامۆستا عەبدولقادر هەر هاوڕێی منداڕیم بوو هەم هاوپیشەشمە هەر لە منداڵیەوە کەسێکی زۆر ڕووخۆش و قسەخۆشی گوندەکەمان بووە وە جێگای خۆی لە نێو دڵی هەم کەسە کردەوە. بەڕاستی ئەوەی لە بۆ مامۆستا عەبدولقادر کە لە هیچ پرسەشدی ئەو شتەمان نەدیتە لە هیچ بە خاک سواردنێک ئەو شتەمان نەدیتە چکۆ بەڕاستی زۆر خۆشەویست بوو لای خوێندکارەکانی، لای خەڵکی گوندی، لای مامۆستایەکانی و لای هاوپیشەکانی. نوێنەری مامۆستایانی وانەبێژیش دەڵێت وانەبێژان لە ڕووی داراییەوە لە دۆخێکی خراپدا دەژین و داواکارن حکوومەت ئاواتی دامەزراندنی هەمیشەیان بێنێتە دی و هاوشێوەی ئەو دووانە بێژە ئاوەتەکانیان بە خاک نەسپێرێت. سەری خۆشی خۆمان بە ورد و خانەوادەکە ڕادەگەینین. بەڕاستی وەکو نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ خوای گەورە لێیان خۆشبی، سەبر و ئارامیش بە خانەوادەکان ببەخشی. ئێمە وەکو ئەو دوو مامۆستایە ئاواتی خۆمان نەخەینە ژێرگەڵ پێش ئەوەی مامۆستایەکی تر یەکی تر ببتە قوربانی بە حکوومەتی یاریمی کوردستان بێ مامۆستایانی وانەبێژ دابمەزرێت. دوو مامۆستا وانەبێژەکە لە ساڵی 2018 ژیانی هاوسەرگیریان پێکهێناوە لە دوای خۆیاندا کچێکی تەمەند 4 ساڵان و کوڕێکی 3 مانگانیان بەجێهێشت. ئەمە گوڵکۆیەکێک لەو مامۆستایانەیە کە بۆ ماوەی 5 ساڵ بە شێوەی وانەبێژی وانەیان لە یەکێک لە گوندە دوورەدەستەکانی دەشتی هەولێر دەوتەوە. وەک هاوڕێ و کەسوکارەکەی دەڵێن ئەو دوو هاوژینە خاوەنی 2 منداڵ بوون و لە ڕووی داراییەوە هیچ باش نەبوون، بەڵام دوجار بە ڕووداوێکی هاتچۆوە خەونی بوون بە مامۆستای وانەبێژیان بۆ ئەبات لەگەڵ خۆیاندا بردە ژێرگڵ. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.